بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خۆشەویستانم لە باسەکانی یاساکانی کافرکردن لە دیدگای ئیبن تەیمیە و ڕەحمەتی خوای لێبێ ئەمڕۆ ئەچینە سەر بابەتێک کە یاسایەکە لە یاساکانی فکری ئیبن تەیمیە، ئەویش ئەوەیە كل من نطق بالكفر أو فعله لا يعد كافرا. هەر کەسێ وشەی کوفری وت یان کوفری کرد بەکردەوە بە کافر حساب ناکرێ. یاسای هەیە بۆ تەطبیقی کەی بەسەریە. هەروەکو عەرزم کردن هەموو کەسێک کە تەلاقی خوارد تەلاقی ناکەوێ مەرجنە تەلاقی بکەوێ زانایان سەیری ئەکەن، یان هەموو عەقد و معاملە و بەیعێکە کرا مەرج نییە دامەزرابێ، احتیمالەدا نەمەزرابێ. زانایان اعتیبار بەوەکەن ئایا و عەقدە دامەزراوە یا نەمەزراوە. بە هەمان چەشن کەسێک کە کوفری وت یان کەسێک کوفری کرد، ئەم کەسێ اعتیبار ناکرێ بە کافر، سەیری حاڵ و باڵی ئەکرێ بزانین چۆنە. بۆیە هەندێک جارێک دۆستێک ڤیدۆیەکی موسڵمانێکی بۆ هێنابووم، کەلیمەیە گەڵە کەلیمەکە کوفرە، وتیە هەماسە ئەوە تا کافر بووە کەلیمەکە. تو ئەم کەلیمەی کوفرە، بەزەم کەسە پێی کافر نەبووە. ئەبێ بانگی کەین، پرسیاری لێ بکەین، بزانین ئەم کەلیمەی چۆن وتووە. کێ ئەڵێ هەڵەی زمان نییە، ئەسڵ نەیویستوە ئەوە بڵێ. بەبیر مەجارێک کتێبم ئەخوێندەوە، جا ئەو زەمانە کە کتێبم ئەخوێندەوە مناڵیشمان نەبوو لەگەڵ خێزانما، قاڵە بوومەوە ئاگام لە خۆم نەئەمە. تەما کتێبم ئەخوێندەوە قۆڵ بوومەوە لە پڕ خێزانم تووڕە بوو. تو باشە بۆچی تووڕە بوو لە بەلاش؟ تی وەڵام من پێم وتووە بچمە بۆ بازاڕ و تۆ وتوتە چاوە دەربێ. من نەوت بوو چاوە دەربێ، قەت ئاگام لە شتی واژ نەبوو. وتبووم بڕۆ لای خۆم، بەڵام چی بکەم زمانە وتبووی چاوە دەربێ، خۆ بەدەست خۆم نەبوو. خەری و شەڕێکم بۆ دروست بێ، باشە دروستیش بوو. تەسەوەر کە مامۆستا سەعیدی نورسی قسەیەکی زۆر عەزیمی هەیە، سوبحان الله، لەو مەسەلا زۆر عەجیبە. ئەفەرمێ دووشت هەیە، دووشت خوا اختیاری داوەتە دەستی ئینسان هەندێک جار لێ ئەسەنێتەوە. دووشت بەس. خەیاڵت خوایەوێتە دەستی خۆت، مەیلی خۆتە چۆن خەیاڵەکەیت و بۆ کوێ ئەڕۆی. داوێتە دەستی خۆت لەگەڵ قسەتە. هەندێک جار قسەت لێ وەرەگرێتەوە، هەندێک جاری خەیاڵە لێ وەرەگرێتەوە. خەیاڵە دەی بۆ کەرکووک لە هەولێرەوە سەردەرەکی، بەدەست خۆت نییە. هەندێک جارە لێت وەرەگرێتەوە، وێ پێت بڵێ زۆر زەعیفی، لاوازی، هیچ نیت و ئەی عەبد، ئەمەی کە کولی اختیارم داوە بە تۆ هێشتا ساحێبی نیت. هەندێک جار ئەتەوێ قسەیە بکەی، قسەیەتریە بەدەمت، بەدەست خۆت نییە. بۆیە عولەما فەرمون ئەگەر کەسێ تەلاقی خست، تەمەن تەلاق وشەی تەلاق سەریحە کە وتە تەلاقی ئەکە، ئەڵێن ئەگەر کەسێ لەفزی تەلاقەکەی نەکرد بێ، لەفزی تەلاقەکەی نەکرد هاتبێ بەدەمیە تەلاقەکەی ناکەوێ. حتى لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم. لغو لە ئەیمانە چییە؟ سێ جۆر سوێنمان هەیە، جۆرێکیان لەغوە، اليمين اللغو. ئەوەی ئەو سوێنە بە زمانتایە، یە بە زمانتە. والله وبالله وتالله ببي إرادي قصدي سوين أو سوين ناكون لشريعة. لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم، بيوتي اليمين اللغو. بو چونکە تۆ قصدی ئەم وشەیەت نەکردو، دڵت قصدی ئەمەی نەکردو. ئەی باشە هەموو ئەحکامی شەرعی ئەو هەیە، هەموو ئەحکامی شەرعی. حتا کەسێک مەسەلەن ماڵێکی خۆی بەخشی بە کەسێک، ویستی بڵێ ماڵەکەمت پێ ئەفرۆشم، وتی ماڵەکەمت پێ ئەبەخشم، ئەهێ لە شەرعا و بەخشینەدا ئەمەزێدا نامەزرێ، غەڵەتێکە بە زمانیا هاتوو. بۆیە هەموو قەولێک کە لە کوفرا هەیە ئەوە لە شتەکانی ترا ئەو هەیە، لە کوفریشا بە هەمان شێواز. ئەحکامی شەرعیە ئەمە، قاعدەیەکی قواعدی تەکفیرە لە ڕەئی ئیبن تەیمیە و لە عامی زانانی ئەهلی سونەش هەروایە. ئەبێ ئێمە هەمیشە سەیری احتیمالات کەین، یعنی دیقەت بدەن. یەهود ئەهاتن کە سەلامیان ئەکرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەکەم جار کە سەلامیان ئەکرد ئەیانوو ئەسسامو عەلەیکم، دوای کەشف بوون. خۆشەویستمان ئەی وعەلەیکم، نەی ئەو وعەلەیکم السەلام، چونکە ئەوان وتویان مردن بۆ تۆ، ئەی وعەلەیکم مردن بۆ خۆتان. زانیان ئەوە نەجاحەت نایەنێ، چونکە یەهود حساب بۆ هەموو لەفزێکەکە، هەموو کەلیمەیەک، هەموو شتێک دیراساتە، بە پێی دیراسات و کەتەلۆکی خۆیان ڕوە. دوای هاتن بە ئیستیهزا و گاڵتەوە ئەیانوو ڕاعینا،
يعني سيري إيمك راعنا يعني چۆن کەسێک شوانی ئەکە باشە بەڵام بەسییان ئەمە نەبوو یانی سەرپەرشتیمان کە ئەنوو سیرمان کە بەڵام بەگاڵتە پێکردنەوە کە ئەنەما تۆ شوانی تۆ هیچ نازانی ئۆمید ئەمەیان مەبەست ئیستێزا بەم ئیستێزا بە پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئینسان کافرە بێ ئەصحابیش ئەوەندەیان قسەکە وتبوو ئەصحابیش یانوتە ڕاعینە بەخۆشەویست رب العالمين لقرآن آياتنا يا إخوان يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا يوم ملن راعنا وقصي يهودا بلن انظرنا سير من كأي بيغمري صلى الله عليه وسلم طبعا أم وشي كفرة وأصحاب جوتيانا وبدل القرآن وشي كفرة بلام أوتا أصحاب بي كافر نبون وهيج حكمك كفريان بينا داتشك قصدي استهزاء النبو أو يهود قصدي استهزاء هو خوشوي اسمان أفرم إنما الأعمال بالنيات كرد وكاني إنسان أو زماني إنسان أو زاني ما لا كرد وكان نية سيرك ما بينا كسي كسجدي برد بو بتك سجدي بر بو كسي سجدي بر بو قبري هرشتك يكسر بلا أو كافر يا مشركة بوست أم كلمات أنا زور قرصة تعميم ناكري بسر خلقه جارك لكم والله دوسا أمتي إسلامي رجع لرجان أبي الصوفي والسلفي يق بقريته تبى خويا أما لقل مشركة يق ناقرينه وتم بالرأي تو مشرك مرجني لحقيقتها مشرك أجر رأي أهل علم شك بيوسي بالتبيين هي الروشن كرنوها هي ويا رحمة إخوان ابن تيمية به أفرميه فإن التكفير لا يكون بأمر محتمل هر مسألة احتمالاتي هلقرت تكفيري بيناكر أما قاعدين كي قوري داي الرجاء وعلماء زور قصيان لسر كردوا ابن الرجب حنبلي زور يكتل لسر أم مسألة حتى عندي الروايات لإمام أحمد كالروايات كان صحيح الرواياتك على أجر كسي وتي أشهد بانجيش بانجدا وتي أشهد أن محمد رسول الله نفرك تبين لأوتي كذبت دروكرت أي أمكن سبي كافر ببرسانة كلا إمام أحمد فرمنا خير كافر نابي شك احتمالي هي بم بيا بلا تور رازناك إلى قلب پیغمبر صلى الله عليه وسلم نكش هذا درويا احتمالي هي خو كذبته احتمالي هي بلا نخير أو پیغمبرني احتمالي بلا تور رازقوني أي بانك بيش لقال خوش ويستا صلى الله عليه وسلم احتمالك تريان ورقلي بوك سنة كافر برسالي ليك ما بس تشيه والله ما بس لم بانك بيجي زود دروزنا رازناك خيشيك أو كاتا ولا بين دو كسا دو مسلمان مشاجرة كان أبو كشي كان أبو مسألة كفر إيماني هتاوكو احتمالك هبه لتكفير نكردني خلقا سيري احتمالك أكري تكفير ناكري قاعدة تكفيرك تنفيذ ناكري وزور احتمالات هي لاحتمالات كان علماء باسيان كردوا وكردوا أنا بتشوار جور احتمال فرميانا الكفر باطنا والإسلام ظاهرا يعني جورتين مشكلة تعامل لغا منافقة كلنا خوا كافر بلا درو مسلمان يعني تبير كان وخوش بسم صلى الله عليه وسلم شو صبريكي هبو لغا الكافرة والله سرد سرعة منه يعني ورتو بتشي بو جنگ وجهاد لبيناوي خوايا مانوب المشركين منافقين بلان شي ليخرجن الأعز منها الأذل بخوا مي عزيز زليل كان كين الدرو لنا مدينة دي خوش اسمان هيجي لنا كردن نيكشت تكفيري شي نكرد هيش نيو لقل أما تورع يعني سرويك منافقين أمهم هلاك لدوايا داوي عباكي خوشويست أكا صلى الله عليه وسلم عباكي خوي أداتي بوي بيوي بنجد يعني أجر خوا جل جلاله نهي نكردا لا خوشويست نجشي لسر أكر بوي السكونة بوي شو هدفك إيه ما هيناني خلق بو إيمان نقدر كرنا بو إيمان لا إيمان أو احتمالية كما كسكتوا همو أحكام الشرعي إسلامي بسرعة جابجيك منافقيش اللي جيروا ناشتواني تثبيت كي ويشك لو هلانيك حركات جهادي تكفيري تيكوت وين عالم جهادي قشتي جهادي تكفيري تحديد أكم كباحتمالات خلقيان مثلا أكشت باحتمالات خلقيان تكفيرك نق احتمالات تكفيرك لا بري بعكسه والله أم كسا أجري هي جاسوس بي أكجرة هندي جنج
لە ئێران و فەقیران لیان نابوو حتا وەکو سووریا کاتی فتنە کە چوونە سووریا لەبری هەموو شتێک ئیستیقبالکردنیان و ئەمانە وتیان ئەمانە جاسووسی ئێران ئەهلی سونە بوون فەقیران کورد بوون بەس فارسیان نەزانی و کوردی هەر عەرەبیان نەزانی تیان گەیان هەموو حکمیان بەسەرا درا بە حکمی جەواسیس و کوژران یەک دوانێکی ئەوەناسی خەڵکی زۆر سادەی فەقیر بوو زۆر دڵساف و ساغ بوون بۆ ئیسلام هەمویان کوژران بەبێت تەبین لەبەر ئەمرێکی احتیمالە ئەمانە ئێران ناردبنی هەمویان کوشت بۆیە ئەگەر علم تحکمی نەکرد قەتڵ زۆر ئەبێ لە بینی موسڵمانان ئەبێ علم تحکم کە مەسئلەی نیفاق مەسئلەیەکە کە تۆ مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا ئەەکەی وەکو موسڵمانان ئەحکامی چۆن خەڵکی موسڵمان مامەڵی لەگەڵ ئەویشە ئاوە کوفرەکەی باتینە چونکە ئاشکرا هیچ کوفرێکی ئاشکرای نییە هیچ حکمێکی بەسەرا جاری ناکرێ و خۆشەویستمان صلی الله عليه وسلم هیچێکی لە منافقەکانی نەکوشت خۆ چەند جار ئەصحاب شمشێریان ڕاکێشە بە ئەم منافقە بکوژین هیچ نەهی لێکردنە هێژ یەک منافق لە منافقەکان بکوژرێن چونکە ئەحکامی ظاهریان ئەحکامی ئیسلامی بوو بەشێکیشمان هەیە احتیمالێکە ظاهر و باطنی کابرا کافرە هۆ هیچ گومانیتیان نیە ئەمەی منافق هیچ گومانیتیان لە ئەحکامی ئیسلامی هەیە ئەوەش ظاهر و باطن هەر کافرە هەر احتیمالاتی نییە یعنی بە ئاشکرا کافر و لە باطنش هەر کافرە ئیتر خۆ ئەمە ئەگەر پێی نەڵێ کافر زۆر خەتەرە چۆن مەسەڵەن ناتوانی پێ بڵێ ئەوە کافرە ئەویش بە هەمان شێوە خۆ ناتوانی پێ بڵێ مؤمن بە زمانی خۆی هاوارەکە لەسەر تەلەڤیزیۆن و مەلەڤیزیۆن کوفری خۆی ئیعلانەکە و ئیستیهزاءەکە بە خۆشەویستمان صلی الله عليه وسلم و جاروە جوێن ئەدا بە خۆشەویستی تۆ خۆ ئەمە خۆ ئەڵێ ماگە شۆسە لە ئێوارە دیارە ئەمە کافرە بێتێ کافر نامێنە خۆ لەسەر زەویە دیارە ئەو کەسە کافرە ناتوانی ئەم جۆرە پێی نەڵێ کافر چونکە ظاهرەن و باطنەن هەر کافرە لە باطنیا کافر و پیس و ملەوەث لە ظاهر و زمانیشی هەر کافرە سەبی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا کۆتایی سێهەم دانە کوفرێک کە ظاهر و باطن احتیمالی هەیە کوفر بێ احتیمالیش هەیە کوفر نەبێ وەکو سوجدەبردن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێوە بیرکەنەوە معاذی کوڕی جەبەل هاتەوە طبعا خۆشەویستمان ئەفەرمێ ئەعلەموکم بالحەلال والحەرام معاذ بن جەبەل لە هەمووتان زیاتر کێ حەڵاڵ و حەرام ئەناسێ معاذی کوڕی جەبەل معاذی کوڕی جەبەل لە یەمەنەوە هاتەوە ڕەک سوژدەی برد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆشەویستمان پرسیاری لێ کرد فەرمووی ئەوە چی بوو ئەی معاذ ما هذا يا معاذ قال أتيت الشام فوافقتهم يسجدون لأساقفتهم وبطارقتهم والله تشوم الشام بيني من أهل الشام كاتك عالمك جوري خويان بطريقة جوري خويان أنا بين سجدان بو أبر من سجدان بو بردي فرمي فلا تفعلوا فإني لو كنت آمرا أحدا أن يسجد لغير الله لأمرت المرأة أن تسجد لزوجها اشتوانك أي معاذ كرخو من أجر أمر بكذا كسي سجد بو كسي با أمر بأكر آفرتان سجد بو بيا وكان برن اشتوانك بوشي أم سجد برن لبر أو ما فجوري بياوان كهيانا بسر آفرتان رمضان قلير لخدمتنا زور ما في بياوان باسكرت شكو زور قبل ما وصلنا يعني بس ما في آفرتان ودايك وأوانان بس ما في باوكم باسكرت يعني تصورك هموشتێکی ئافرەت حیاتی دابین کراوە لەسەر شانی پیاو کێیە ئەو کەسێک کە شەقی ئەبێ و ماندوو ئەبێ لە ژیانە پیاوە ئافرەت رب العالمین ئەو شەقاوەت و قورسی هیچی لەسەر نەهێشت کێ لە ئاخرەتە لەسەر فلسێک محاسبە ئەکرێ پیاوە خواردنی حەڵاڵتدا بە مناڵەکانە یا حەرام پیاوە ئەمەن دە فەزیلەتی هەیە ئەمەن دە فەزیلەتی هەیە پیاوەکە ئەفەرمێ ئەگەر فەرمانم کردایە کەسێ بۆ کەسێ سوژدە بەرێ فەرمانم ئەکرد ئافرەتان سوژدە لە بەردەم پیاوەکانیانە ببن لەم فەرمایشتە ئێمە چی وەرەگرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە معاذ نەوت معاذ تۆ کافر بووی ئەوە چیەکەی کافر بووی نە پرسیاری لێ کرد بۆچی ئەم سوژدەیە برد ئەمە چی بوو ئەم سوژدەیە خۆ ئەوە سوژدە هی عیبادەتە کە زانی ئەمە سوژدەی ڕێزە ئەوانەی بینیەوە بەو شێوازە تەویلێکی لای خۆی هەیە مادام خەڵک بۆ مەلایەک سوژدە بەرێ مەلایەکی مەسیحی و نەسارا و ئەمانە ئەی خۆشەویستمان چەند گەورەیە بۆ ئەی سوژدەی بۆ بەری بەخوا ئەو گەورەترە با سوژدە بۆ ئەو بەرم
احتمالاتي كي لبر احتمالات كافر نبو معاذ ولا الروايات تريشة هي هاولان خوش ويستيتر هبون لخدمة بيغمري خويا صلى الله عليه وسلم بهمان شواز الروايات كان زور لمعاذ وغير معاذ وأجرن قيسي كوري سعد وزوري يشتروا ديخو سجدة بردن بو غير خوا دلاتي كي قطعية لسر كفر عبادة بو غير خوا بينما معاذ لبر أمريكي محتمل وبرسيارك لي بوتي أما أكي خو أجر سجدي ببرداية سجدي عبادة بيوتي لبر عبادة أم سجدة بوتي وم بي كافر أبو والله سجدة عبادة النية أو أعلمكم بالحلال والحرام بويا ابن حزم رحمتي خوالي به قصيكي أفرمي وأما من كفر الناس بما تؤول إليه أقوالهم فخطأ كسيك لبروي قسكاني إشاريكي كفريتي خلق كافرك الله وهاليه كردو أو الدروي بدم خصمك وكردو چونکە تۆ نەچی پرسیار لە خصمەکە کە بزانی بۆچی ئەم کەلیمەی وتووە هۆکارەکەی چییە بەڵکو ئەبێ سیر کە بزانی ئەم کەسە ئەم سوژدەی بۆچی بر ئەم کردەوە کوفری بۆ کرد ئەم قسە کوفری بۆچی کرد هۆکارەکەی چی بوو مەبەستی چی بوو بۆیە شەریعەت لە مەسەلەی کوفرە سەیری مەبەست ئەکا احتمالی چوارەم ظاهرا كفرة واحتمالي شيء لباطنها هر كفر به احتمالي هي بلا مرجنية هموما أو رواية من بيستوك لله أشد فرحا بتوبة عبده من أحدكم كخواي قورا زور لم كسا بي خوشتري كسي قال لي واشتري كي هبو أو خواردنو هم وشتيق للصحراء طبعا الصحراء زور زحمة خور لنا وخولا ويتدروا لنا وصحراء لنا وخولا ونيش حج نابيني برزاينية هم يخول لنا ودريا شهر واي أم كسا واشتركي ليون بو هرچيش تشي بس واشتركه ويا قرا بملا رايكر بولا سيركا تبولك وش ديت هبشي سري سيركا هرب الراكي واشتر ديارني زور غمي خوارد ني ازاني تشيبكا قري وشق بو خري وامرت راكشا ايت تشاوري مرجي اكرد لم كاتا خوي لكوت لما ندويتي خويا كخبري بو سيركا واشتركه بس سري وستا ويفتيا خواردكيتيا ليتك شو وتي خوايا تو عبدي مني من خوايتم أهم كلمة سبحان الله يعني أفرمي أخطأ من شدة الفرح أو ندخوش حال ولا رجاء لو كاتا تمام غلطي كرت خو قصي كفرة بلام بكفر حساب ناكر خو أما الظاهري بكامل كفرة بلام يك احتمال هي باش احتمالك لفرحي زورة أم هلا يكرو الزماني هلا يكرو بكفر لسريع حساب ناكر طبعا لو مسألة زور الروايات من هي لسر مسأليك ظاهرا حتى دليل شيء هندجة دليل هي يعني أبيني هاولك لقل هاولك اشترى أفرمي كاتك شمشيركي هالكرت باشا أو شمشيركي بدأت سوى كوتا خوار وستي ليبا وتي لا إله إلا الله هل ليدا كشتي والله من الدل يشتيق ما يوا هات ولا خوشويز باسي كرت تي والله كسيك أوابو خو ما احتمال ترسى وتبيتي احتمالك زور بقوة هي بوي هر كافر أم كسا مسلمان نبوة لبر ترز وتتي لا إله إلا الله خوشويز من زؤ لي توربو زؤ لي عادز بو للرواياتك أفرمي أمها والله برزا تمنى كرت دي خوزقة مسلمان نبو ما يتا أمره أو أن دخل شويز ليم تور نبوه أو أن دلي عادز بو ضللت كرتو تشوزاين لبر ترسى لبرو أو احتمالاتنا أبي الزور بهند ور بيجيرين للشريعة أما كعرسانا كمان ما ياسايك ولا ما أهل السنة هم لسري متفقين إما لما سلي زنايك أو هم وردكاريك بو داري حد لك سكن ندين بوي عفويكين أي باش لما سلي تكفيرك خلق بتشتنا وآجر وخلود لآجرات شون احتمالات دانانين بويا ابن تيمية رحمة خواه لبي زور باسيم احتمالاتاني بدريجي كردوها وموضوع زور درجة اكيشي والرواية كان زور يعني چندين روايات من هيك خوشويس من يك لجارة كان الله خوايا من إني أبرأ إليك مما فعله خالد خوايا من بناء أقرن بتولويك خالد كرد لبرو هندي كسي كشت احتمالي هو مسلمان بن احتمالي هو مسلمان
پێوتن ئیمان بێنن وتیان سەبەونا یعنی هەڵگەڕاینەوە شایەتمانیان هێنا بوو بەڵام وتیان سەبەونا بە کەلیمەی سەبەونا کە هەڵگەڕاوێنێتەوە کوشتنی خۆشەویستمان صلی الله عليه وسلم تەبریعی لەم کارێ ئەو کرد و زۆرێک ڕوايەتی تر هەیە لەو مەسەلا تەفسیلاتەکەی زۆری پێ ئەچێ ئەوەندە هەیە ئێمە قاعدە لە لای ئێمە دامەزراوە کە هەموو ئەمرێکی احتیمالی حکمی تەکفیر بەسەر ئەو کەسە نادرێ با قسەی کوفریشی کردبێ با کردەوەی کافرانیشی کردبێ خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهەکانمان ببورە بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە تێمان گەیەن لە دینەکەت و شارەزامان کە خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانەدا ببارێنە پەروەردگارە تۆ ئەهلی کەڕەمی بەخوا ئەهلی کەڕەم کە داوای لێ ئەکرێت دەستەکان ڕەت ناکاتەوە ئیلاهی ئێمە ئەگەرچی گوناهبار بین هانامان بە کەڕەمی تۆ هێناوە تو گەورەی خۆت ڕەتمان مەکەرەوە هەموو ئەوەی ئەمانەوە پێمان عەتاکەی یا رب العالمین خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت هەموو ئەوەی کە محتاجینی پێمان عەتاکە یا رب العالمین خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم مانگی ڕەمەزانە بمانگێڕە لەو عەبدانەی کە تۆ قبوڵیان ئەکەی یا ئیلاهی خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول الله قناهي من الشيء وجبوري وخالي من قبولك